تورکیا هەڕەشەی ئەوە دەکات کە بە فڕۆکەی بێفڕۆکەوان هێرش دەکاتە سەر فڕۆکەخانەی سلێمانی. لە سەرەتای ئەم ساڵەوە تورکیا 833 هێرش و بۆردومانی بۆ سەر خاکی هەرێم ئەنجام داوە. ئەمڕۆ سێشەممە 22 حوزەیرانی 2024 پێگەی یەنی شەفەقی تورکی هەواڵێکی بڵاو کردوتەوە کە تێیدا ئاماژە بەوە دەکات تورکیا پێی وایە لە ڕێگەی فڕۆکەخانەی سلێمانیەوە یارمەتی دەگوازێتەوە بۆ هێزەکانی قەندیل. هاوکات دەژڵێت ئەمریکا هاوکاری هێزەکانی یەکینەی پاراستنی گەل یەپەگە دەکات و دوو سیستەمی بەرگری ئاسمانیشی لە سووریا بۆ جێگر کردوون. پێگەی یەنی شەفەقی تورکی ڕایگەیاندووە ئەمریکا لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیەوە هاوکاریەکانی دەگەیەنێتە یەپەگە. بەپێی هەواڵی پێگەی یەنی شەفەق تورکیا هەڕەشە دەکات و ڕایگەیاندووە بێ هەڵوێست نابێت بەرامبەر هاوکاریەکان و بڕیاری داوە لە ئەگەری بینینی ناردنی هاوکاری بۆ هێزەکانی سووریای دیموکراتیک هەسەدا لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیەوە فڕۆکەخانەکە بە فڕۆکەی بێفڕۆکەوان دەکاتە ئامانج. بڵاوبوونەوەی هەواڵی هێرشکردنە سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی لەلایەن تورکیاوە بە بیانووی هاوکاری بۆ هێزەکانی سووریای دیموکرات لە کاتێکدایە کە سەرەتای مانگی حوزەیران حکوومەتی تورکیا درێژکردنەوەی سزاکانی سەر فڕۆکەخانەی سلێمانی بۆ ماوەی 6 مانگی دیکە و تا کۆتایی ساڵی 2024 ڕاگەیاند. هاوکات تورکیا جگە لەو بڕیارە ڕۆژانە بەردەوامە لە بۆردومانکردنی گوند و ناوچە جیاوازەکانی سنووری پارێزگای سلێمانی و ناوچەکانی هەولێر و دهۆک بە بیانوویبوونی هێزەکانی پارتی کرێکارانی کوردستان. لا کاتی درێژکردنەوەی سزاکانی سەر فڕۆکەخانەی سلێمانی هەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی ڕایگەیاند چەندین جارە داوامان لە تورکیا کردووە ئاسمانی خۆی بەڕووی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیدا بکاتەوە، بەڵام هەوڵەکان ئەنجامێکی ئەوتۆیان نەبووە. هەڕەشە و سزاکانی تورکیا بۆ سەر سلێمانی لە کاتێکدایە لە سەرەتای ئەم ساڵەوە تا مانگی 6 سوپای تورکیا زیاتر لە 833 هێرش و بۆردومانی بۆ سەر خاکی هەرێم ئەنجام داوە و بەو هۆیەوە 8 هاوڵاتی گیانیان لەدەستاوە. بەپێی ئامارێکی بەشی مافی مرۆڤ لە ڕێکخراوەی CPT ئەمریکی هێرشەکان بەم جۆرە بوون: پارێزگای دهۆک 365 بۆردومان، پارێزگای هەولێر 356 بۆردومان و هەروەها پارێزگای سلێمانی 102 بۆردومان و پارێزگای نینەوە 10 بۆردومان. تەنها لە ماوەی 4 ڕۆژدا سوپای تورکیا زیاتر لە 35 جار هێرش و بۆردومانی بۆ ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان ئەنجام داوە. هێرشەکان بۆ ناوچەکانی چیای مەتینە و گەلی ڕەشاڤا لە قەزای ئامەدی، چیای ساوێن و گوندی ئێنزیان لە بناری قەندیل، لوتکەی کۆڕاشەل و بناری چیای کێوەڕەش لە قەزای ڕانیا، چیای جاسوسان لە قەزای پشدەر، گوندی کانی میرانی کۆماری و نزارە لە قەزای پێنجوێن و چیای شێخ ناسر لە ناحیەی قەسرەی سنووری قەزای چۆمان بوو.